بینەرانی دەنگی ئەمریکا ئەم کاتە و هەموو کاتێکتان باش تا دێت بانگەشەی هەڵبژاردن گەرم و گورتە دەبێت. لایەنەکان یەکتر تۆمەتبار دەکەن بە خیانەت، بە دزین، بە خزمەت نەکردنی خەڵکی لە ماوەی کابینەکانی پێشووی حکوومەتدا. هەروەها پەیوەندی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان. لەگەڵەوەشدا لایەنەکان باسەوە دەکەن گەر هەڵبژاردن کرا دوای هەڵبژاردن پێچێنانی حکوومەت هەروە ئاسان نابێت. ئەم پرسیارانە و چەندین پرسیاری دیکە ئاراستەی میوانەکەم دەکەم. ئەویش بەڕێز فریاڵ عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە. خات و فریاڵ زۆر بەخێر بی. سپاس دەکەم. ئەمێ لەو پرسیارەوە دەست پێ بکەم. گەر هەڵبژاردن کرا دوای هەڵبژاردن ئێوە تا چەند بە دەرەنجامەکانی هەڵبژاردنەکە قایلە بن؟ من پێم زۆر هێشتا بڵێن دەرەنجامەکەی چێبێتی نابێ، بەڵام ئەوەی کە لە ئێستادا هەیە بەڕاستی ڕایەکی گشتی دروست بووە و ناڕەزایەتێکی زۆر هەیە لە ناو هاوڵاتیانی هەرێم بەسەر جەم شارەکانەوە بە هەولێریش لە هەولێر بە تایبەت بە ناڕازی بوون لە سیاسەتی ئیدارەی حکوومەت ئیدارەی بابلێن هەرێمی کوردستان کە سیاسەتێکی تاگڕەوە خۆسەپێنە ناعەدالەتە و ڕێژەی هەژاری زۆر زیادی کردووە. ئێمە خواستی ئەوەمان هەیە کە ئەنجامێکی باش بێنین و لە ململانین هەروەکو کە لە هەموو هەڵبژاردنێک وایە لایەنە سیاسیەکان دیارە ململانەیەکی ئاشتیانە ئەکەن، دیموکراسیانە ئەکەن لە پێناو بەدەستێنانی متمانەیەکی زۆری دەنگی هاوڵاتیان، نەک هەر تەنها بنمونە ئێمە بڵێن دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان یا ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڵکو ئێمە چاومان لەوەیە و کار بۆ ئەوە شەکەین دەنگدەرانی نەیارانیشمان ئەوانەی کە سەبەرنایەکانی تریشن متمانەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەست بێنن و بتوانن دەنگدەن بە یەکێتی ئەو کات براوە بین و ئەنجامەکەیشی من پێم وایە ئەنجامی ڕاستەقینەی دەنگدەرانی خەڵک بێگزی بێفێڵکردن بێ مەبەستی تایبەت با بڵێن ئەگەر لە محەتەکانی دەنگدان هیچ کارێک نەکرێ خەڵکی ئێمە دەنگدانی خەڵکمان قبولە ئەنجامەکەیشی ئەبێ نەکەر ئێمە لایەنی تریش قبولی بێ، بەڵام بە مەرجێک ئەو سندوقی با بڵێن کە دەنگدەرانی تایە بە پێی یاساکانی کۆمیسیۆن بەڕێوە بردرێ بژمێردرێ بڵێن حیساب بکرێ و لایەنەکان کێبراوەیە پیرۆزی بێ ئەوەشی نەی بردەوەی تر دیار ئەمە پرۆسەیەکی دیموکراسیە. بۆیە من پێم زووە کە هێشتا بڵێن دەرەنجامەکانی چێت تا پێی رازی بین یا رازی نەبین، بەڵام چاومان لەوەیە کە ئەم هەڵبژاردنە ببینەوە. باشە ئێوە ئەڵێن دەسەڵاتی خۆسەپێن ئەبێ بیگۆڕی. باشە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان خۆ لە حکوومەتان ئێوەش بەشێک نین لەوەی کە باس لە دەسەڵاتی خۆسەپێن بکرێ؟ کاک دیار بەڵێ ڕاستە ئێمە بەشێکین لە حکوومەتە، بەڵام چەندین جار جێگری سەرۆکی حکوومەت جەنابی کاقوبات و وەزیرەکانمان ناڕەزایەتیان دەربڕیوە کاکە بۆ چاکردنەوەی ڕێڕەوی ئەم حکومڕانی و ئیدارەدانە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەخنەی لێ هەیە بەرنامەیان خستۆتە بەردەستیان، پێشنیاریان خستۆتە بەردەستیان، ئێمە ئەبێ وا بکەین وا بکەین بۆی سەرکەوتوو بین، بەڵام سەرۆکی حکوومەت بڵێن ئەو دەستە ئیداری خۆی بە قسەی جێگری سەرۆکی حکوومەتی نەکردکە کاقوبادە لەبەر ئەوەی ناڕازی بن بەو شێوازە ئەداءە یەکێتی نیشتیمانی کوردستان ئاعترازی کرد کاکە لە حکوومەت کشایە بۆ ماوەی 7 مانگ وەکو بایکۆتکردن جەنابی کاک قوبات بایکۆتی کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیرانی کرد نەیکرد لەبەرەوەی ئەمە شێوازێک بوو لە ناڕازی دەربڕین، بەڵام بەوەی کە سەحب بکەین بە شێوازێکی یەکجارێکی لە حکوومەت ئەومان نەکردووە لەبەرەوەی کاک دیار بیرتان نەچێت یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەزارەها نزیکەی 24,000 شەهیدمان داوە لە پێناوی پێکێنانی دامودەستگایەکی حکوومەتی کە ئێستا هەمانە لە پێناو دامودەستگایەکی تەشریعی وەکو پەرلەمان چۆن ئەوها بە ئاسانی دەستبەرداری کارێکە بین پرۆسەیەکە بین یا بەرهەمێکە بین کە خۆمان دەستی باڵا و گەورەمان هەبووە لە بنیاتنانی. بۆیە کە خەڵک ڕاستە گلەیەکە ئەم گلەیانە هەمووی قبوڵە ئێمە بخۆمان زۆر جار ئەو هەواڵانی حکوومەت پێلەوە ئەنین یعنی بەداوای لێبردنەوە کە نەمانتوانێت پێویست لەبەر ئەوەی کە جیهادەکەی تر ئیکاکە پارتی دیموکراتی کوردستانە بە حیزبیکردنی مؤسساتی دەوڵەت تاکڕەوانە کاری کرد ئێمە بۆ رازی نەبووین، بەڵام پێتان وایە پارتی دیموکراتی کوردستان لە حکوومەتە تاکڕەوانە بەڵێ پێمان وایە و نەتیجەی ئەو سیاسەتانش کێ زەرمەند بۆ کاک دیار هاوڵاتیانی خۆشەویستمان زەرمەند بوون، جەماوەری بە شەرەفی دهۆک و جەماوەری سلێمانی و جەماوەری گەرمیان و جەماوەری ڕاپەڕین و ئەوانە هەمووی لی زەرمەند بوون بۆی کەوا خزمەت گوزاری وەک پێویست نایە پرۆژەکان عادیلانە
دابش ناکرێ کە سوکاری شەهیدان چەندین جار لە موچەکانیان بێبەش بوون موچە خۆرانی حکوومەت لە موچە بێبەش بوون یعنی ئەمانە وای کردووە کە ئێمە لە زۆر شت پاشە کشە بکەین تەنانەت مافی هاوڵاتیانمان بخورێ لەبەر خاتری ئەم سیاسەتی تاکڕەواییە ناشەفافێت لە خەرجی و لە داهات کاکە نەعەدالەتی لە دابەشکردن حتا لە پۆستەکان لە هەموو شێوازەکانە ئێمە ڕخنەمان هەبوو. بەڵام پارتی دیموکراتی کوردستانیش ئەڵێت یەکێتی نیشتمانی کوردستان سەرڕایەوەی کە بەشداری کردووە لە حکوومەت بەڵام وەکو ئۆپۆزیسیۆنێک دەرەکەوێت. مەسەلەی ئۆپۆزیسیۆنی بوونی ئێمە ئۆپۆزیسیۆن نین نەخێر ئێمە لە دەسەڵاتین بەڵام ئەوەیە یعنی ئەوە تەبعی یەکێتی نیشتمانی کوردستانە یەکێتی نیشتمانی کوردستان بە شێوازێکی وە ئازادی و ڕەخنە لە خۆگرتن ڕاهاتوین کەلامان بنەمایەکە بۆ هەموو بۆ ئیدارەتدانی دەوڵات یا حکوومەت لە ناو حیزب لە ناو مؤسسات ئێمە ڕخنەمان گرتووە هەمیشە ئەمە نەفەسی معارەزە نییە کە تۆ ڕخنەی هاوڵاتی بگەیەنی بیلەوە بکەیتەوە بڵێ هاوڵاتیان ڕخنیان ئەم خاڵانەیە ئێمە باخۆمان باشکەین ئەو نەفەسی معارەزە بوون نییە ئەمە نەفەسی ناڕەزایەتیە لە ئەدای حکوومەت ڕاستە خۆمان لێین بەڵام ئێمە نەمان شاردوتەوە لەم حکوومەتە ڕاستی یعنی رازینین بۆیە ئەمانەیە چاکی بکەین جەنابی جێگری سەرۆکی حکوومەت خۆی لەم سیاست و ئەدا ئەرازی نێ بڕۆ لەگەڵ وەزیرەکانە قسە بکە بزانە کێ رازیە ئەمە معارەزە نییە ئەمە نەفەسێکە بەهۆی کەوا ئێمە ڕخنەگرانە ئەمانەیە ئەم حکوومەتەی داهاتوو باش بکەین ئەم سیاسەتی خۆسە پێێندنی تاگلایانی کە دیسا تەکیدی لەسەرکەمەوە ئەبێ ئەوە نەمێنێ بگرێ ئێمە ئەو لایەنە براوانی کە ئینشاءالله لە داهاتوو کە هەڵبژاردن ئەبینەوە و بە تایبەت من باز لە خۆمانەکەم ئیشاءالله تعبیەکی جەماوەری وە و متمانێکی جەماوەری وا بەدەست دێنین کە با ئەم دەسەڵاتە لە دەست یەکێتی نیشتمانی کوردستان بێ بزان لە حکوومەت ئێمە چێکین. باش ئەگەر بێنە سەر و پرسیاری یەکێتی نیشتمانی کوردستان پەیوەندی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئێستا چۆنە و ئەوەی کە هەیە دەمێکەوە کۆبوونەتان نەکردووە بە یەکەوە دانیشتون ئەمە تاکەی بەردەوامە بێ ئایا تەنها دوای هەڵبژاردننی دانیشتن بەیەکەوە من نامێ بەڕاستی باسی ڕابردوو بکەم بەڵام باسی ئێستاکەم ئێستا خۆتەزانی هەموو لایەنەکان خەریکی هەڵبژاردنن و هەڵبژاردننیش ململانەیەکی شەرعیە دەستوریە پرۆسێکی دیموکراسیە ئێم بۆ خۆمان و یەکێتی نیشتمانی باوەڕمان پێێتی و ئەمانوێت لە پارتی بەرینەوە بەڕاستی لە هەموو لایەنەکانی بەرینەوە بە تایبەتی لە پارتی دیموکراتی کوردستان ئەمە هەروکو باسم کرد ململایەنەکە ئەوانش ڕەنگە بیانوێت لە ئێمەی بەرنەوە بەڵام هەرکەس و ئیتر ئەوەی خۆی و جەماوەری خۆی و کار و عملی خۆی وەکو چۆن باسەکە لە قیامەت چۆن دەزا ئەدرێت و ئەواکرد لەسەر باشەوە چۆن لەسەر خراپەوە چۆن لەسەر باشە ئەچیتە جەنەتەوە. یەکێتی نیشتمانی کوردستان سیوێکی بە خیانەت ناوەبا پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ 16 ئۆکتۆبەر خیانەتە ئەم کەین و بینی تاکەی بەردەوامە بێت. دوو جیاوازی زۆر گەورە هەیە بە تایبەت یەکەم ئەبێ بیرمان نەچێت سیوێکی بە پشتبەستن بوو بەهێنانەوەی دیکتاتۆر نیزامی سەدام حوسێن بوو بەعسیان هێنا کە زەرەریان لە کورددا جگەلەوە زەرەریان لە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی عێراقیدا کە ئەم هەولێرەیانە ئەم کوردستانیان وەکو شوێنێکی ئەماندانا بوو بۆ بەرگەری بۆ با بڵێن شەڕ و معارەزەی نیزامی عێراقی بەداخە ئەوانش زۆریان شەید کران و گیران ئەمە زەمنێکی جیاواز و تۆ جیاواز لەوەی دوژمنەکەت بێنی کە ئەم شاری پێگرتەوە یەکێتی باڵێن لێرانە ڕۆیشتنە شارەکانی تر و ئاوارە بووین. زەمەنی کە ئەڵێن 16 ئۆکتۆبەر 16 ئۆکتۆبەر بۆ ڕوویدا ئەمە لێکەوتی عینە ڕیفراندۆم بوو کە ئێمە دژی بووین دوای بیرمان نەچێک ئەڵێن 16 ئۆکتۆبەر چی هاتەوە بۆ ناو کەرکووک ئەمە اتفاقێکی پێشوەختە هەبووە کراوە لەلایەن سەرۆکی هەرێمی ئەو کاتەوە کە هێزەکانی پێشمەرگە دوای ئازادکردنی منطقە ناوچە دابڕێنراوەکان لە هێزی داعش تەبان پێشمەرگە هەتاکو خاکی تاچیای حەمرینی گرتەوە لە دەست هێزەکانی داعش نەجاتیدا دوای ئەوە حسابون اتفاقیەکیان کردو بۆی کەوا جێیشی عێراقی بگەڕێتەوە ئەو شوێنانی کە پێشتر لێبوون لەو ناوچە دابڕێنراوانەی سەر بەهرێم ئەوان هاتنەوە اتفاقیان کرد بەڵام لەبەری ڕیفراندۆم کرا ئەوان زیاتر و کوورتر هاتن بۆ ئەوەی بێنە ئەو ناوچانە بەعکسەوە ئەوەی یەکێتی نیشتمانی کردی خیانەت نەبوو بەعکسەوە ئەوە بوو کە خەڵکەکەی پاراست لەوێ ئێمە ئەگە شەڕمان بکردا شەڕی جێیشی عێراقی دەکرد کە تۆ خۆت دەیان زابوتت لە ناوی هەیە خۆت وەزیرت هەیە یعنی ئەوە تەیە ئەگە ئیجازەم بدەیت یعنی وامان بکردا چۆن مووسڵ خاپور کرا چۆن حەلەب لە سووریا خاپور کرا ئەوەش بەرنامەکەیان بوو لە دەستدانی کەرکووک بۆ ئەو لایەنە سیاسیە کە پارتی دیموکرات بۆ ئەوان ئەو لە دەستدانە نەبووکوی ئێمە لە دەستمانەتی ئێمە دائیمەن کوردستانین بیرمان لە خەڵکەکە بە هەموو ناوچەکە کردوێتەوە بێلوی کابڵێن ئەمانەیەکێتین بەڵام بیرمان نەچێ یەکێتی نیشتمانی کوردستان با بڵێن ناوچێکی جوگرافی پڕ لەوێکە
پێڵێن قودسی کوردستان کەرکووکە یەکێتی نیشتمانی کوردستان لەگە خەڵکەکەی ماوە نەیهێش خەڵکەکەی بە دەردەسەری بە عەزاب بچن. زۆر باشە کاکاری هەرچین بەرپرسی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان لە ڕۆژانی ڕابردوودا دیدارێکمان لەگەڵا ساز کردووە ئەو باسەوە کاکە 16 ئۆکتۆبەر خیانەتە و لەلایەن یەکێتی نیشتمانی کوردستانەوە ئەنجام درا قسەیەوە چییە؟ ئەزای من دیسان تاکی دەکەمەوە ئەوە خیانەت نییە ئەوە بەزاری ئەوان چی ناو لێ ئەنێن نایە بنێن بەعکسەوە سیوێکی ئاب خیانەتە کە تۆ سەدام حوسێنت هێنایەوە بەعسیەکانت هێنایەوە صاحب 1970 ئەنفالی بەدەستی سەدام حوسێن 5,000 گوندت ئاوارە کراوە هەرچی خەڵکی هەڵەبجێ تاوکە ئێستا ئەوەی کە ماوە لە ژیان پاش 5,000 لە قوربانیدان هێشتا خەڵکەکەی چارەسەری وەرنەگرتووە ئەمە خیانەتە تۆ بێی سەدام بێنیتەوە من قەت بەوە ناڵێم خیانەت و هیچ کەسێکی تر بەوە ناڵێ خیانەت لە غێری پارتی چکە تایە زەرمەند بوون ئەوان ئەیانەویست ئەو کات کەرکووک هەمووی تەفروت و نابێ لەبەری جەماوەریان کەمە لە کەرکووک پێشم ئەحداسانە کاک دیار ئەگەر بیرتان بێ باوەڕتان بێ ئەمە بەرنامە بۆ داڕژراو بوو خەندەقێکیان هەڵکەناند هەتا پردێ سنوورەکەی تا شێراوە بوو کوردستانیان جیا کردەوە لەگەڵ ناوچەکانی تری با بڵین کەرکووک و ئەمانە بەرنامەکە لەوە بوو کە ئیتر تا کەرکووک عید ئێمە لێو بەدوا کەرکووک عیدی ئێمە نەبێت تەستیم بە داعش بکرێ بەڵام خۆشبەختانە هێزەکانی پێشمەرگەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێشەوەی هەر هەمویان توانیان داگۆکێکی سەرسەخت بن لەوەی کەوا ئەو ناوچانمان لە دەست نەچێ ئێستاش ئێمە وا لەوێ پاش هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگا کە خۆشبەختانەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵسانەوەیە لەوێ بردێەوە لە نینەوە بردمانەوە لە خانەقین بردمانەوە لە دیالە بردمانەوە ئێستاش ئەم هەڵبژاردنە ئەبینەوە ئەی ئەو ناو ئەنەنجی لە ئێستادا نیگەرانێکی قوڵ هەیە لەوەی کە لە دوای هەڵبژاردن پێچینانی حکوومەت ئاسان نەبێت ئایا خوێندنەوەی ئێوە چییە بە هەمان شتەکە لەوەی کە پێچینانی حکوومەت ئەم جارە زۆر یعنی بە ئاسانی ناکرێت ئەزانی ڕەنگە ئەمە طبعاً لە دوای انتخابات دەرەکەی بەڵام خەڵک پێویست ناکاوا ڕەشبین بێ من پێم وایە لە دوای انتخابات هەر لایەنێکی براوە لەگە لایەنەکانی تر ئەتوانن تەحالوفاتی سیاسی دروست بکەن بۆ پێکەنانی حکوومەت ڕەنگە ئەم جارە مەسلەی زۆرینەوە ئەوە نەبێت چکە زۆرینەیە گوزەشت نەما بەڕاستی چکە پێشتر لایەنێک بە تایبەت زۆرینەی ئەهێنا کۆتاکان 11 کەس بوو 11 کورسی بوو لەگەڵ یا بوو هەر لە خۆی وایە کرد زۆرینەی پێکەهێنا من پێم وایە لە ڕێگای گفتوگۆ و دیالۆگەوە و پێکهاتن لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکە ئەتوانرێ کە ئەم مەسلەی پێکهێنانی حکوومەتە زۆر دوانەخرێت چکە لە قازانجمان نییە ئێمە زۆر ئەوەی کەوا کە پەرلەمان هەڵوەشاوەتەوە کە حکوومەتێکی کاربەرێکەرە دواخستنی پێکێنانی حکوومەت لە ئایندە پێم وانە لە بەرژەوندی هاوڵاتیان و هەرێمی کوردستان و پەرلەمان ئەوەی کوردستان بێ قوارەی هەرێمی کوردستان بێ بۆی ئومێدەوارم ئیشەڵڵا هەڵبژاردن بە سەرکەوتویی کۆتایی پێدێت هەمولایەنەکان بتوان دەنگدەن بە ئەو کەسانی کە خۆیان متمانیان پێێتی و دەنگ بدەن بە ئێمەش پارتی دیموکراتی کوردستان دەڵێت یەکێتی بە دوو ئاراستە کارەکە ئاراستەیەکەوەی لە هەرێمی کوردستان لەناو حکوومەتەیە ئاراستێکی دیکە لە بەغدا بە شێوازێکی دیکە کارەکە ینی ئەم دوو ئاراستەیە هەیە وایە نەخێر ئەمە وجودی نییە لە ئەوڵ ئێمە لەگەڵ ئەوەیان لە بری ئەوەی کەوا ئێمە بچین چارەسەری کێشەکانمان بکەین لە ئێران و لە ئەنقەرە و لە فلانە وڵات و فیسارە وڵات با بچین ئێمە لە بەغدا کە بەشێکین لەو حکومڕانیەتی عێراقی فیدرال و لەوێ وەزیرمان هەیە پارتی بۆ خۆی وەزیری هەیە خۆمان دەست پێشخەر بووین لە پێکێنانی ئەم حکوومەتی عێراقی فیدراڵە و جەنابی سەرۆک مام جەلال و ئەنجومەنی حکم لەوانە ناو ئەوانەشە کاک مەسعودیش خۆی بەشدار بوونە لە نووسینەوەی دەستور ئەلەوە کامە ئێمە ناو عێراقی فیدراڵە ئەژین بۆیە چارەسەرەکەمان ئەوەی ئێماڵین لە ڕێگەی بەغداوە لەگەڵ بەغدا مافە دەستوریەکانمان بەدی بێنین زۆر باشتر لێکا ئێمە لەگەڵ وڵاتانی ئەقلیمی تەوەسودکەین و کارمان بۆ بکەن ئێمە لە بەغدا داوای ئەواکەین یەکگرتووی هێز و لایەنە سیاسیەکان ئێمەوەکو کورد داوای مافەکانمان بکەین نەک حیزبایەتی بکەین لەوێ و هەرواشمان کردووە لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ئێمە ئەڵێن لە بەرژەوەندی هاوڵاتیان لە بەرژەوەندی حکومڕانێکی تەندروست با لەگە لایەنە سیاسیەکانی کە حکوومەتیان پێکێنا و تەنانەت ئەوانی کە لە دەروی حکوومەتیشن بابیندا بنیشین چی لە بەرژەوەندی هاوڵاتیانی حکوومەتی هەرێمە دانیشتوانی کوردستانە ئێمە با ئەوە بکەین نەک بچین لەبەرەوەی با بڵێن سنوورێکی جوگرافی تایبەت وەکو سلێمانی یا شوێنێکی تر بڵێن وڵا سنووری ئێمە نییە دەنگی ئێمە لەوێ کەمە بنمونە بڵێن یەکێتی نیشتیمانی بڵە وەڵام من دەنگم کەمە لە بادینان ئەو خزمەت گوزاری پێشکەش بەوان ناکەین با بۆ خۆمان بێ ئەمە سیاستێکی هەڵەیە بەڕاستی بۆیە پێویستەکە پێداچونەوەکی باش بکرێ بەو شێوازی با بڵێن حکومڕانیە دوو ئێمە هەمیشە لەگەڵ
ئەوەیان کە بە ئاشتی بە تێگەیشتن لە بەرژەوەندی هاوڵاتیان دابنیشین کارەکانمان بکەینەمە ئاراستەی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە بەغدا یعنی تۆ ئەو بینیت ئەوەی کەوا لێرە کاری پێ ئەکرێ موچی هاوڵاتیان نادرێ ناشەفافیەتە لە ئیدارە بردننی با بڵێن لە گومرگەکان لە فرۆشتنی نەوت بە قاچاق بردن یعنی کۆمەڵێشت هەیە ئێمە رەخنەمان لێرە لێ هەیە ئەی بۆچی لە حکوومەتە ینی ئەمەتان پێ قوبوڵە کاکە گیان ئەومان پێ قبول نییە لە حکوومەت ئێمە وتومانە بە داوای لێبردنەوە ئەومان پێ قبول نییە لەبەر ئەوەی پارتی دیموکراتی کوردستان وە سەرۆکی حکوومەت لە پارتیە سەرۆکی هەرێم لە پارتیە یعنی ئەم شتانیان قبول نەبوو ئەم رەخنانە هەموو شتەکان ئەکەنەوە ملی یەکێتی بەڕاستی دائیمەنیش هەوڵەکانمان لە بەغدا بۆ ئەو بۆ هەرێمی کوردستان ئێمە کارە باشەکان بکەین کاکەوەکو تەوتینی موچە ئێستا ئەوەی کە بۆ تەوتینی موچە هەیە ئەمان ئەیانێ بە شێوازێک موچەی هاوڵاتیان بدرێت لە ڕێگای هەژماری منەوە کە بەڕاستی هەژماری من تاکە کەسیە زیاتر ینی ئەو کارێکە ئێمە لەگەڵیان لەبەر ئەوەی ئەمە ڕێی خۆشمە لەبەر ئەوەی لە ئەم هەژماری منە ئەو موچێ شتێکی لێ ئەبڕێ ئەگەر بە 2000 بێ بە هزارش بێ بەڵام لە تەوتین ڕاستەوخۆ هاوڵاتی لە عێراق و پارەکە ئەچێتە سەر موچەکەی وەری ئەگرێ بۆیە ئێمە زیاتر لەگەڵ تەوتینە دوایین پرسیارم ئەوەیە دۆخی کورد بۆچی بەم شێوازەی لات لە ئابووری سربەخۆ ئێستا هەموو شتێک ڕادستی بەغدا کراوە ئایا هەڵەکە لە چیایە؟ بڵێ دیارە ئابووری سربەخۆ هەنگاوێک بوونرا بۆی کە ئێمە بتوانین خاوەن ئابوورێکی سربەخۆی خۆمان بین بۆی بتوانین نەوت بنێرین بۆی بتوانین لە هەموو مەجالەکانی اقتصادا بتوانین ئاعتیمادێکمان لەسەر خۆمان بێ بەڵام شێوازی سەقەتی بەڕێوەبردننی ئەم ئابووری سربەخۆی وای کرد سەرمانی خوارد بەڕاستی وای کرد کە ئەوەندە بە ناشەفاف بێ بە دزی ناردن و هەناردەکردنی نەوت بۆ دەرەوێ وڵات بە قسە نەکردنی عێراق بۆی کەوا ئەتیفاقی ئەکرا بە ناردنی بە نمونە 450,000 بەرمیل نەوت بەرامبەر بەوە ئەم پارێ تەسلیمی بەغدا بکرێت لە ڕێگای هەژماری سۆمەوە ئەمە نەئەکرا بنزین نەوتەکە هەناردە ئەکرا پارەکە وەرئەگیرا بەشێکی زۆر کەمی ئەم پارێ بۆ هاوڵاتیانەمە ئەبواە بۆ کۆمپانیاکان بمێنێ کە ئەمامی لە زەرەری خەڵکە بۆیە ئەم ئابووری سربەخۆیە زەرێکی زۆر گەورەی لە هەرێمی کوردستاندا ئێمە ئەمانتوانی بەو ئابووری سربەخۆیە بەو داهاتە جوانەی کە هەبوو ئەگەر بەبێ ئەوەی بکرێتە گیرفانی تاکە کەسی یا هەژماری تاکە کەسی ئەمانتوانی ژێرخانی ئابوووریەکە باش بکەین خەڵکێکی زۆرماندا ئەمەزران پرۆژەی باشمانە کرد ئەم کوردستانە کە ینی ئەمانتوانێ بیکەین بە بەهشتێک کە هەموو خەڵکو هاوڵاتیان تایە سوودمەند بن لە تەمینی حیاتی سەحیان لە خوێندنیا لە بواری پەروەەردە لە بواری هاتوچۆ وەرە تەمەشای وەسائلی هاتوچۆمان کە تا ئێسێمە قیتارێکمان نیە لێرە تاوکە ئێستا نەمانتوانی خاوەن میترۆیەک بین 30 ساڵە ئێمە ئەم حکومڕانی ئەەکەین لێرانە ئەو ئابووری سربەخۆ بوو کە نیتوانی ئەمە بکا بەعکسەوە ئەوەی هەشمان بوو لە بندستمان دەرچوو ئەمەیە سیاسەتی سەقەتی بەڕێوەبردننی ئیدارەدانی ئەم هەرێمە کە هەمیشە یعنی بەتایبەتی لە کابینەی نۆ زۆر ڕەخنەمان لێیە و زۆر کەم و کوڕی هەیە ومێدەوارین کابینی داهاتوانە بێت باشە لە کابینی نۆ ڕەخنەکان زۆری بۆچی لە حکوومەت نەکشانەوە من باسم کرد ئێمە یەکسەر ناکشێنەوە لە حکوومەت ئێمە لە ڕێگەی جەنابی کاقوباد و تیمی یەکێتی نیشتیمانی کۆمەڵێ پرۆژە پێشکەش کراوە ڕەخنەکانی وتووە کاقوباد کە ڕخنەی هاوڵاتیانە لە ئەم حکوومەتە ناخۆش گوزەرانی خەڵکەکەیە کە باسییان کردووە ئەمە حەلەکەیەتی ئێمە ئەبێ وا بکەین کە بە قسەی نەکا بە قسەی کاک قوباد نەکا کە نوێنەری یەکێتی و نمایندەیەک ئەو بۆ ئێمە سەرۆکی حکوومەتە جێگری سەر حکوومەتە ڕاستە بەڵام لەسەر لیستی یەکێتی حیسابە پێتەڵێم حەوت مانگ زیاتر کشایەوە لە حکوومەت ئامادەی نەبوو ئێلەوە زیاتر چی بکە معنای ئەوە نێت تۆ دابنیشی ئیتر ئەم حکوومەتە بە تاگڕەوانە دیسان بەجێ بێڵێن ئەو بەتەنیابی باو ئێمە معارەزە بین نەخێر ئێمە بە دەنگی خەڵک هاتوین ئەوەندە بڕە کورسێکەوە هێنابوومان لەناو حکوومەت بین و ئێستا شارجارە لەم حکوومەتە کار بەڕێکەرین بەڵام ناڵێن بە نەفەسی معارەزە بەڵام ئێمە ناڕازین و کاک قوباد بۆ خۆشی هەمیشە وتێتی ناڕازین و ئەم شێوازی حکومڕانیە ئەگۆڕین و ئینشاء الله کۆتایی پێ ئەهێنین و ئەبێتە سەرەتایەک ئینشاء الله لە دوای هەڵبژاردنەکان کە بتوانین حکوومەتێکی باش و سەرۆکی حکوومەت ئەمجارە ئینشاء الله بۆی کێتی نیشتیمانی کوردستانە بێ بە متمانەی هاوڵاتیان ئەو گۆڕین و کۆتایی پێهێنانە بەم سیستەمی تاگڕەوەی کە ئێڵێن ئەو کات لە نەتیجەکەی دەرەکەوێت. زۆر سپاس دەست خۆش بێ حەزت کێشە بەڵێ بینەرانی دەنگی ئەمریکا تاوەکو دیدارێکی تر بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ.